سڵاوتان لێبێ ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە وڵاتیان باس لە زیادەڕەویەکەین باس لە ئیسرافەکەین لەم کاتەیە کە دۆخی دارایی ناسەخامگیرە دەرفەتی کار و هەلی کار و دامەزراندن و وەموچێش لە کاتی خۆیان نادرێ خەڵکێکی زۆر ئەناڵێنن بەدەست کێشەی موچەوە یاخود بەدەست کێشەی پارەوە ئەمڕۆ تا چەند گرنگە لە ڕۆژانی ڕابردوو لە ساڵین ڕابردوو زیاتر دەست بە پارەوە بگرین ئەوەی کە ئیسراف نەکەین ئەوەی کە زیادەڕەوی نەکەین شتێکە پێویست نەبێ نەیکڕین لەگەڵ بەشێک لە وڵاتیان گفتوگۆکەین لەسەر مامەڵەکردن لەگەڵ ئەو پارەی کە هەمانە جا ئەو پارەی لە ڕێگای موچەکەەوە بێدەستمان بکەوێ یاخود لەڕی کار و کەسابەتەکەمانەوە پەیدا بکەین تا چەند گرنگە ئەو بڕەپارەی کە لە گیرفانمانایە بە وردی و بە پلان و بە بەرنامە مامەڵی لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە تەواو نەبێت چکە ئەگەر پارەکە تەواو بوو ناچاری کە تۆ قەرز بکەیت بۆ ئەوەی کە بەشی سەری مانگۆ بکە لەسەر ئیسراف و زادڕەوی لەسەر پارە ڕابۆچینی بەشێک لە وڵاتیان وەرەگرین بینەرمان بن. والله ئێستا تۆ خۆ مشتی هەموو شتێک ضرورە بەس پارە نەبێ وڵی هەموو شتێک لە ضرورە دەرچووە وایە ئێستا بۆ نمونە لە بریەوەی 2 کیلۆ مۆز بکڕی کیلۆیەکە کڕی وایە ڕاستە ینی بۆ نمونە برسی و نەبێ ناچێتە چێشخانەوە وڵا زۆر ڕاستە ینی جلوبەکەکە و ئایبی نەبێ وەکو تۆ ماشەڵا ناچی خاتێکی تر بکڕی وایە ڕاستەوە هەیە وڵای من جاران وەک خۆم کە هاتم شتمە کڕێم و چەنە کێشە ئالاگە چەنە گرێ بیکێشە ئێستا تە کیلۆیەکم کڕیوە ئێستا 1 کیلۆ کڕیوە مەجبوری پێشتر چەند بەخوا هەموو ئالاگە چەنە گرێتێکە پڕیکە ئارە بەخوا ئاوا بووم کەوای تۆ لای هەموو چەنە گرێ بیگرێ کردووە شتەکان هەر کۆرە جاری وارە ڕۆن بەدەست خاڵی توانە نەما هیچ نەماوە وەکو جاران خەڵک ناتوانێت هەم ڕۆژە بەدەستی پڕەوە بڕاتەوە ناتوانن نە وەڵام من دوکانم هەیە ئەلویا دوکانی پۆشاکمان لە ڕۆژە تا ڕستان ناکەین دوکانی چی تێ دوکانی پۆشاکمان هەیە پۆشاکی ئافرەتان پۆشاکی مناڵامان هەیە مناڵان ڕۆژ بۆ هەتای ئەوە ستامان نەکردووە نەکە من دراوچەکانمان هەمووان نەکرد باشە پێشتر مشتریتان زۆر بوو جاران کووران بازاڕە بەرەکەت بوو هەر بە عەرەبەوە بۆ عەرەبەکە بازاڕی کردبووە بەس ئێستا عەرەبیشی تیانەما ئەمە گیانێکمان بە عەرەب بوو ئێستا عەرەبەکەشی تیانە بەڵێ داخۆ هەر خەڵک دی ئەڕۆی نەخۆی هیچ پارەی پێ نییە هیچی پارەی پێ نییە جاران ئێمە خوا نەبڕ هەموو ڕۆژە بای سێ چوار ملیۆنمان فروش ئێستا ڕۆژە تای ڕستان ناکەی نە بەخوا ڕۆژە بووە تا یا ستان ناکەی جاران بۆ نەبوو چەند قاتێ پێکەوە بکڕیان چەند پۆشاکی پێکەوە بکڕێت جاران بەخوا پیرێژنەگە هادانەسە کوسەکەرانش بای 300,000 کڕی نەوەکانی ئارە بەخوا ئێستا کوڕێکی گەنج وەک تۆ دێ هەتای ئەراگەڕێت دیراکی پێێنێ بێ بە کیلۆ شت نەگەڕبەوە وایە کەس پارەی پێ کەس پێی نییە نەکەرەوە دوکانارەکانیش پێمان نەماوە ئێستا دوکانار هەمی قەرزار بووە هەمووی من لە پێش ئێوانەوە خۆمەڵم هەمووی قەرزاری جوملەچین هەمووان هەمی هەروە نەکردن و تۆ چۆن لەگەڵ ئەم دۆخەیە مامەڵە ئەم دۆخە هەتام حکومەتە بێ باش نابێ هەتام حکومەتە بێ باش نابێ بە هیچ حکومەتە بوو وەڵا بێ بخۆمان قبل هەڵکەریم چی ناوی وڵای تا حەلەکە هەرەوەیە خۆمان تا چەند بەشێک لە چارەسەرەکەی لای خۆمانە وڵا چارەسەرەکەی خۆمان پەنجە بکەم بە چاویانە هەرەوە هەیە پەنجە بکەم بە چاویان بەرپرسانەیە ڕێک بیکەی بە چایانە چیان بین دەرتە دەرەوە خۆر خەریکی خوانن وایە میلەت هەموو شتێکە زانێ بەس ناوێ ڕقسە بکە وایە ئەو ئازاتی لە سلێمانی هەیە ئەگە لە شوێنێکە هەبیایەوە بوو نییە ئەو ئازاتی لە سلێمانی هەیە لە هەولێرانیە لە دهۆکانی خەڵک ناوێت ئەی باش ئەمە وتمان حکومەتەکەمان گەندەڵە هەموو شتێکێتی ئەو نەسفەتی باشیتیانی حکومەت حکومەتی چی میلەت هەموو شتێکی بۆ کردن بابزانی پەڕۆمان بۆ ڕاوەشانم بۆیان هەڵپەڕین هەموو شتێکمان بۆ کردن بەس میلەت زۆر حکومەت زۆر بێوەفایە بەرامبەر بە میلەت حکومەت ئاگای لەم خەیران و ئاگای لێتی بەس خۆی کەڕە کوێرە هیچ شتێک نابینێ تێگەی گوێ لە هیچ شتێک نێو چاویشی هیچ نابینێ نا حکومەت لە من تۆ باشتر زانێ تێگەی وەڵا لە من تۆ باشتر زانێ بەس خوانی لێ جێلەکەن و خوانی لێ کەڕەکەن و بۆ مەجموعەکەی خۆن و لە سادەی ئەم وڵاتە ئەیخوا تێگەی لە سانەوەکەی تری برسیە باجەکەی ئەو سانەوەیە تێگەی وڵایەتە ئاوای وەزەکە قەت باش نابێت ئامارە من قەت باش نابێت بۆی کام کابینێ باشتر بێت قەت باش نابێت باسی ئیسرافەکەین زیادەڕەوی بەڵێ چیڵی لەسەر زیادەڕەوی وڵای زیادەڕەوی خۆی هەر لە قەدیم و قەدیمیان باسییان کردووە لە باش نییە
ئەو کابرا کە ئیزافە مەصرف کات و بەکەڵک نەیە مەصرفەکەی نەخوا بەتەواوەتی و بڕژێتە دەشت و سەحرا و هیچ شتێکیش ئیسفادەی لێ نەکا ئەوە بەڕاستی باش نییە. ئەو وەزعێکی خراپە ینی ئەم خەڵکا ئیسا الحەمدوللا سەیری ئەم هەموو ناز و نیعمەتە کە ڕژاوە بەس خەڵکی احترامی ناگرێت کە احترامی ئەو نیعمەتە بگری خوای گەورە باشتر نیعمەتی باشتریش بۆ نێرێ. احترامی نەگری والله ئەگە احترامی نەگری خواش احترامی ناگرێ کەمێکاتەوە کارا وەڵا خوای گەورەی شەڵای بڕێ ئەوەیە کە احترامی ئەو نیعمەتە نەگرێ خوای گەورە و نیعمەتەی لێسێن ئەو متەکید بە چونکە ڕسق کردوە گاڵتە نیە ئینسان یاری پێ بکات دوو لە ڕووجەناب هەیە بە ئەنواعی مۆدیلات سەرفیەکە ئالیوی تاشان گرنگە ئەو بڕەپاری کە پێمانەوەیە بازار ئەگە ضرور نەبێ شتەکە نەکڕین ینی ئەوە بکڕن کە بەکاری بێنین ئەوە بکڕن کە بیخۆین کە بەکەرکی بێت و بە مەسرەفەتی تو کاتەکانی خۆت بەکاری بێنی لێبا ئیزافەکڕی بە ساڵێک بە مانگێ بە چوارڕۆ بە سێ ڕۆژ بۆ سەرف نابێ وەرەمێنێتەوە ئەمە ئیزافەیە کابرا ڕۆ دیسانەوەی ترەکات و هەروە خۆی لەکاتەوە ئەمە بەڕاستی شێ وەزێکی باش نییە کان ئێستا سپاس و خواتمەژاکە ئەنواعی ڕزق و ڕۆزی هەڕژاوە ئارە وەڵا بەس چی ئەم میوە هاتی ئەمڕۆ ئەم ڕزق و ڕۆزی ئەمڕۆ هەمووی دەرمانە بە دەرمان بە زۆری بەرهەمیە و بەکاریە وەکو جاران زوو ئەوە نەبوو خەڵک ئەسانە دەرمانیشی نەیەزانی و وەزی ڕزق و ڕۆزی نەیەزانی بەسە بڵێن دەرمانی کاوا بەرەکەتی تێکە و زیاد بێ و گیرفانی پڕ بێ بەڕاستی ئەوە ئەو کاتانە وا نەبوو ئێستا ئەوە خەڵک وای لێکە لەبەر ئەوە خۆی گیرفانی پڕ بێ و ئیسیفادێ بکایتی خەڵک تووشی هەرز نەخۆشی هەر داماوی هەر سەرگەردانێ ببێت ئەو بە خەیاڵیان نایە تۆزە باسی ئەوم بۆ بکە جاران خەڵک چۆن مامۆی لەگەڵ پارەیە کرد ئەسا ئەگەر 50,000 پێ بێتان بازارە حەزی لە چی بێ کڕێ بەشێک لە خەڵکی وایە ینی پارەکە ئەڵێەوە پارەکە تەواو بوو بێ ئاگای لەوەی بنمونە ئێستا من خۆم مەڵێ من خۆم بیسە خەڵکی زوو خەڵکی ئێمە خەڵکی دەرەوە لەو مزگەوتانی دەرەوە پیاوی و ڕیسپی کە کاتی نوێژەمانە میوان و شدەها لەم لاو لەو لاوە پیاوێکی وەکو باوکی توان باوکی ئەمە خۆڵکیەکەی بردەوەی تەخۆنەیە ئەوم کابرا بزانێکم ئەرمەنیە جوولەکەیە ڕووسە چی دینی دیانەتێکیە بەسەر میوانداریە کرد و زۆر بە ڕێز و بە احترامەوە و ئەو شەوە خزمەتیشیە کرد و ئێستا خەڵک وای لاتوە ناوێرێ براکەی خۆشی داوەتکە و خزم کوا خەڵک کوا نانایە بە خەڵک بە یەکتری ئێستا هەر کاڵک بوونە بۆ گیرفانە بۆ باپڕکردنە بۆ ئەو وەزعانە بەکاریە خەڵک ئینانە وەڵا لە دیەکە بگەڕێتای و کاتێک کە من لە بینم بێ یعنی باوەڕ ناکەم لە 20 دەیە 2000 دینارە دەستکەوتە 2000 دینار ئەنی پیاوی وا بوو هیچیشی پێ نەبوو خەڵکە میوانداریش بوو خەڵک ناویانە برد و مەتیانەکەم پیاوێکی میواندارە و پیاوێک بەڕاستی ڕێز لە خەڵکە گر و میوانداری خەڵکەکە کاتەر تەماتەیەک یان پیازێک یان پەتاتەیەک یان هێلکەڕۆ ناخورما ڕۆنێکیایە ئەو ناندانیش بە خەڵک و میوانداریش بەرەکەتی خسبەوە ڕزق و ماڵی ئەو کەسەیشەوە ڕۆزی و کاتە زۆر جوانتر کردرام ئێستا جانە مەشاکی ئافرەتی ئەم ڕۆژ ڕێزمێ بۆ خوشکەڕەنگی گوێشی لە قسەمانەوە بوو ئەستا ئەو خواردنێک کە ئافرەتی ئەو سەردەمە دروستیە کردی و بەکارێنایی سەر نایزانێ هەر لە فێگە گرێ بە دەمی و بە بازارە گەڕێ بە کەیفی خۆی ئیسلاحەتی خۆی ژیانی خۆی کاتانەوا بووی سە ئەمڕۆوە نییە ئافرەت بەبێ چارەکە نەیەگەڕە پیان عەیب بوو پیاوی و ڕیسپی و کاتە قسەیەکیان کردە ڕەتبوونەوەی نەبوو ینی ئەو قسەیەکی جێگیر بوو قسەیەکی سەنگین و قورس بوو قسێک نەبوو بابی بابم بارە و بارا و یاری پێ بکرێ تێگەشتی عەزیزی من دەی بە ڕێزم یاخوا پیرۆز بێمەگە ناو دووەوە ئەمەی تریان بوو کیلۆکەی کە هەڵم گرت کا کیلۆکە ئەرە وەڵا بۆ ناو دۆ بۆ ترسیات و بۆ ناو ماستا خۆشکی لەم کاتەیە کە موچە نییە و قەیرانی داراییە وایە تا چەند گرنگە ئیسراف نەکەیت بۆ نشتێکە گەر پێویست نەبوو نەیکڕین بەڵێ خۆوای ئەرە وەڵای تر بێ پێ بەقی بەڕێکی خۆ ڕاکێشی ئەگەر قاچ زیاتر ڕاکێشاکەوێتە سەر عەرزەکە وانە ئەبێ بە قەنەعەت بی ئەمڕۆ ژیانەکە وا هاتووە بێ قەنەعەت بکەیت شتێکەگەر نەیخۆی نەیکڕی شتێکەگەر لەبەر نەکرد نەیکڕی بەڵێ ئەرە وەڵا ئێستا مەسەلا ئەمە ئەکڕێم زەرورم پێ بۆ ناو ماستا و ئیسفادەی لێەکەی کاتیەکە هەر ئەم کاتە هەیەتن نییە جاریکە بیکریتەوە تا ساڵێکی کە خوای زانێت چۆن کە زەڕور نین هەندێک شتەیە زەڕور نین پێویست نین ئەگە درەنگ دەنێنیش بیکی ئاساییە ئێستا جلوبەرگێکە مەسەلا تۆ جلوبەرگە هەیە جلوبەرگێکی زیاد بۆ چیە کڕی ئەوە ئیسرافە یا مەسەلا میوە نەوعی میوا کڕی بۆ دوو نوع میوە بکڕ مریشکە کڕی گۆژ مەکڕە
وانيا او اسرافانه مكره وانيا او انا اسراف بكره كبخوري بيخوري واي فريني. نبي فريني لكولان هين يعني خساد بي بوت انا برنج لي بني كفريني هذا وانا برنج لاني كبي خوي او انا جوج لاني كبي خوي كم ليش كي شكري جوج مكره قيتك قناعتها به كجوج تشكري ماليش مكره ئێستا لە بەراورد بە جاران هات تۆزی خەڵک کار و کەسابەتی هەبوو موچە هەبوو لە کاتی خۆیان تا چەند گرنگە ئێمە ئیسراف نەکەین كي ابي اسراف نكركم ابي تشاوري اواي تو كم معاشي جنيه كي اليت كي الينا لهاتو نهاتا اخواي زاني بيتو بس بباركو بقري زاني قدري او باري بقري كاتا ونيا والله اوي كاسبيشا بمعاشكوا كاسبيكي هي باركش بركتيني هرواكي تاوب والله بركتينا ما هیچ ناکە او تايس $1 لا صول بنجابو بس صول چلودو ايتو خلق بعخو بعزكي هر زررك راست على انك $1 هزان به والله مشتكاش هروكو خوي قرانا شت هرزان نبوه زوو بازاڕێکەی والله انه ماني جايه قيم والله هەمیشە سەلامەت بی زۆر سپاس مچەنەبێ بازار نابێ حرەکە نییە ینی وەزێکی زۆر باش نییە بە چیەوە سەرخاڵی وڵا عینن کاری ڕۆژانەوە کار و کەسابەتەکەی بڵێ پێشتر خەڵک دۆخی کەمێ باش بوو کە موچە ئەدرا لە کاتی خۆیان بێدڵیمان ناکرد لەوەی کەشت بکڕین بەڵام ئێستا ئەبێ دەست بە پارەوە بگرین زیادەڕەوی نەکەین مەسرەفی زیاتر نەکەین لەبەرەوەی شتێک نییە دەست و ناتوانین شتێ سەرف بکەیت ئێستا هەستەکەی خەڵکیەکەی لەم دۆخیشا ئیسرافەکە زیادەڕەویەکە لە خەرجکردنی پارێ وایە ئەوەی کە نەختێ هەبوونی هەبێ دەست ناپارێزی وایە و دەستە پارێزی تابان لە شتێک پێویستی پێ نەبێ کڕی نایکردم کەسێکی ئیسراف ناکەی چی لەبەرەوەی سەیرێکە من کە بزانم ناتە دەزۆ لەبەرەوەی بانی لەش نەبێ چۆن بێنم قەت بۆ شتێ بکڕی پێویستی پێی نەبێ نە خواردنە یان بۆ جلوبەرگە نانە ئەوەی کە پێویستم پێ بێکڕینەوە ئەوەی پێویست پێێت ئێوە بەڵێ ئامۆژگاری تۆ چییە پێشنیازی تۆ چییە بۆ هاوڵاتیان لەم کاتێک کە موچە لە کاتی خۆیان دابش ناکرێت دەست بە پارەوە بگرن بۆی کە ناچار نەبن تووشی قەرزاری بن بۆی پاریان لێ نەبڕێ وڵی تەبان حالەتەن خۆی بە پێی پێویست شت بکڕی یان شتێ بکرێ بە ڕۆژانەوە کارت هاورد یاخود ئەو شتێ بۆ خواردن ئەوە نەبکری کابی خۆی نەکەوەی بکڕی زیادە و فڕێدەی یان جلوبەرگێ بکڕی دوو ڕۆژ لەبەری کرد و فڕێدەی قەت بووە برسیت نەبێ و بستە چێشخانەوە نە پێویستی بە جلوبەرێک نەبێ و کراسێ بکڕی نانە ئیلا پێویستم پێ کڕیمە برسیم بێ ڕۆیتمە تێ چێشتانەوە دەست شەڵ بنیت نانە دەست بە پارەوە ئاگری وڵای بۆ پارە بۆ زیان بڵاویت نەوەڵا لەخوا بەزای باش کەسە ناسی دەست بڵاو هاوڕێی خۆ وڵا هەیە چۆن نیە زۆریش دەست بڵاوی لە چیە وڵا لە مەسرفە لە پارە لە گورە لە ئیشا کورە لە ش سەرفکردنە دەست بە هیچەوە ناگرێ هەیە بچێت چێشخانەیەکە و برسی و نەبێ هەیە برسینە ئەو نەژاواگە بۆشی ناخورێ نیوەی بەجێ لە سسبرە داوای پێنج شیشکە با بکەی بۆ دوو شیشکە باوەغا دوانی بۆ خورێ ئەوی تری بەجێ لە ئەوە زیان مەسرفە جلوبەرگێکی پاگوتەمی سوجوانە لەبەرا بێ بچی هیچتر بکڕێ جلی تازەیەشی کاکرێ ئەوە فڕێ شیشکە ئەوە هەموو زیان مەسرفیە هەرۆنە ئێستا هەستەکەی زیادە مەسرفیەکرێ زۆریش بم قەیران و بێپارەیشەوە زۆریش لە مەتەمەکانە سیرکە هەیوانە باشە ئێستا کە موچە لە کاتی خوا دابش ناکرێ قەیرانی داراییە خەڵکێکی زۆر هەیە ئەو موشەیکە وەرەگرێ ئەیاتەوە بە قەرز یان هەر بەشی ناکە نازانێت چۆن دابەشیکە تا چەند گرنگانی ئەمەی نییە لە ژیانە پلان و بەرنامە پلانە هەبێ تۆ لەمڕۆ بە لە قەدەر پارەکەی خۆ معاشەکە و چەنە بێ بزانی بەش چەنە وانە بە پێی پارەکە و مەسرفکە ئەوە ینی مامەڵ لەگەڵ پارەکەیان بە پێی پارەکەی خۆ چەنەیەت و 500,000 مەسرفکەیت زیاتر ڕەویش لە ماگای بای ملیۆنە سەرف بکەین ناکرێت زیادە ڕەویش ئەو کەسانی خۆش ناوێت کە زیادە ڕەویەکە خی گەورە پێی خۆش نشتیوە جاران کە خەڵک دۆخی باش بوو موچە لە کاتی خۆیان ئەدرا هەست ناکەی و کاتە زۆر زیادە ڕەوی ئەکرا خەڵکیەکە بوو بە نمونە پێویستی بۆ نەبوو ماڵەکەی نوێژەن بکاتەوە تاقمی خەنەفەکەی گۆڕی ماڵەکەی زۆر گۆڕانکارێک ئۆتۆمبیلەکەی ئەکرد بە مۆدلێکی تر ساڵانە ینی هەست ناکەی بەشێک لەم قەیران و دارایی کە ئێستا ئێمەی تێکەوتوین بەشێکی گەڕێتەوە بۆ خەتای خۆمان وڵات زۆری خەتای خۆمانی تێ دابڕە سارگە ئەیبینێکی گۆڕە بە مۆدل بەرزتر
و موبایلەکەی عیبینەیگا مۆردی موبایلێشکە ئایفۆنێکی مۆدی بەرزتر بە قەرز بە قەرز موبایلەکە قەرزی زۆری بە قەرزێنێرە خۆمان پارەی کە وەرەگرین زۆر جا بەشمان ناکە چی بکەین بۆەوەی کە تووشی زیادە ڕەوی نەبین لە خەرجکردنەکە یا تووشی خەرزاری نەبین تاشان بەلاتەوە گرنگە شتێک ئەگەر زەڕور نەبوو نەیکڕین خۆی لە ڕاستە بەسە ئەو شتانەی کە پێویست ناکە بیکڕین ئەبێ ینی هەتاوەکو شتێ پێویست نەبێ نەیکڕێەوە یەک دومیشان کە پارە نەبێ تردا اقتصادی لە چیاکەی پارە هەیە بەس درەنگە وایە هەیە بەس ئەوە نییە وەکو پێویست نییە وەک پێویست نیە ئەمجا تازە ئیدانی لە بیدایشەوە کە فێری پارە سەرفکردن بوو دوایی کەمکردنەوەی تۆ زەحمەتە چی بکەین بۆ یان تووشی گرفتی خەرزاری نەبین ناچار نەبین کە تەکلیف لەم لەوکەین بۆی کە بڕە پارێکمان بنێ بووی کە بەشی ماڵەکەمان بکە وەڵی ئەوە ئەکەوێتە سەر شەخصەکە خۆی وەکو خۆ مامەڵە چۆنە لەگەڵ پارەیە زوو سەرفێکە یان کەسێکی دەچی پێواگری بە پێی پێویست شتەکڕی خۆی لە ڕاستە پرسێ بێ هەموو کەسە پارە هەبێ پارە نەبێت ئەبێ هەر بە پێی سەرفکەی ئەبێ هەر ئیسلام نەکەی سوخوای گەورە فەرمێ و ئەکولوا واشربوا ولا تسرفوا بخۆن و ئیسلام مەکەن زیادە ڕێی مەکەن لە ینی لە هیچ شتێکە بەمە پەیوەندی نییە بەوە کابرا پارەت هەبێ یا پارە نەبێت دەوڵەمەند یا دەوڵەمەند نەبی پارەت نەبێ بە زیاتر تۆ پارە نەبێ دەستی پێوەگری زیاد دەست پێوەگری کەمتر سەرف بکەیت و حسابی هەموو شتێک بکەیت هەستەکەی کە ئێستا بەشێکی زۆر ینی هەمومان زیادەڕەویکی زۆرەگەن ڕەنگە هەندێک شتێ زەڕور نەبێت لەم کاتەیە بەڵام هەر بیکڕین هەر پارەی تا سەرف بکەین خۆی قسەیەکی وابزانم ئینگلیزاڵێت ئەگەر پیاوی گەوش دەبێت بازار بۆگەنەکە بۆچی کارە سەرەکەی جارە هیچ شتێکی پێویستنی هەر لە خۆ لە بازار ڕۆشتێکی بێ ئیبات سەرماڵش ناشێنێت ئەوە ینی شتێ بکرد دوای بەکارشی نییە بەکارین بۆ دوزن زاری وازان لەو بازارە ڕات تەماتای بینێت تەماتیشان پێویست نەیکڕێت بەهار هەبێ ئەرە هەرەبێت بکە تۆ شتێکە پێویست پێی نەبێ مەیکڕێ ینی ئەوە وتم بخوازم قسەیشی ئینگلیز دەکە شتەواڵێت ئەوە ینی دوسێ کیلۆ مۆز بکڕێ کیلۆیشان بخۆن 2 کیلۆ تێک چێ ناو سەراجەکە خۆی هەموو شتێکە بێ حسابی بۆ بکەیت کەم تا زۆر ینی تۆ کە پێویستە بە 2 کیلۆ مۆزە 3 کیلۆ مەکڕە مەسلێ جلو بەرگەوانەیە تۆ کەسێکی زوو جلەکان تاسە ئاکەیتەوە یان قەناعەتە هەیە من قەناعەتم بۆ هەیە ئەگەر ئینسان پیاوەی سەڵما فەرمەیە هەر کەسێ ئەگەر هەی بوو ئەبێ بە پێی ئەوەی کە هەیەی جلەکانی پێوەی دیار بێت ئەمجا بەڕای من جلوبەرگ هەتەنیا تازەیەکەی نییە بەس پاک و خاوێنەکەیت ئینسان پاک و خاوێن بێتتر جلەکە چۆنێ کەمکەمیش بیکڕی کێشەی نییە اینجا ئەو پارشی کە وەرەگرین زۆر جاواکی تەواوە بێت ئەنی بەشی مەسرافەکە ناکات تا چەند گرنگە ئیسراف نەکەین زیادە ڕەوی نەکەین بە پێی پێویست پارە خەرج بکەین وڵای ئەم پارە پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم ئەم بوچەیە بەشی هاوڵاتی ناکە ئەمان لە چل ڕۆژە تقریبان 42 ڕۆژە مەعاش نهاتووە ئەم خۆم وچەخۆری بەس خۆم کاسبم دوکانم هەیە ئەگەرم بچەنەیە منیش ئیشم ناڕات یعنی بازارم نییە بازار هەمی قوفڵە بازار هیچ بە ئەمن لەماوە ئەمانیش بە حساب بەغا نردوێتی ئەمان تەوزەئی ناکەن ئێتر یاری بە عەقلی خەڵکەکەن بەڕاستی زانیمان حکومت لە کات خۆیان موچەکە دابەش ناکە وایە چۆن ئێمە مامەڵە لەگەڵ ئەو پارەیە بکەین بۆی کە لێمان نەبڕێ بۆی ناچار نەبین کە تووشی قەرز نەبین وڵی قسەی بەرپرسەکان نەخوا قسەی ئەو دوانە خوا نەخۆن ئەو دوو حزب خۆی خوا بەڕاستی هاوڵاتی هیچ دەسەڵاتێکی نییە قینە هاوڵاتیش وەکو بەرپرسە لە بەفرۆدانی پارەکەی ئەگەر تۆ پارەکە وەرگیت و هەمووی لەشتی بێسوودا بەکاربێن یاخود هەندێک شتێک کە زەڕور نییە کە پێویست نیە تۆ بیکڕی ئەمیش ناچێتە بواری زیادە مەسرەفیەوە وڵای قسە تەواوە بەڵام دەسەڵات نییە ینی بەڕاستی خەڵک ئەو پارەی وەرەگری هەر بەشی ناکە یعنی ئەو مەعاششکایە کە وەرەگرێ لە 15 مانگە بەشی ناکە هیچ پێ نامێنێ ینی بە ساڕەفی ئیمڕۆ گرانە مەسروف زۆر گرانە کار و کەسابەتی کەی لە دوکانەکەی خۆتا بەش تەکا بەشی پێداویستەکانی ڕۆژانت من ڕۆژانە نەوەڵان لە خێر بەشم ناکە ئیتر هیوادار ئینشەڵا ئاوا بەم شێوەیە نێت بەم شێوەیە حسابکەن بۆ خەڵکەی کە سەوتمان پێداون دووسە لە ئاور لە خەڵبەنەوە هیچ حسابی بۆ خەڵک ناکەن
ئەخەوەتە بە وەزعە چۆنە لەخوا بە زیادە گەڵامی و بەچەنە وڵی گەڵامێ و ئەین بەهشتویت بە پێی ڕۆژە بە پێی مشتریە یعنی مەحاولاکەین چۆن ئیسفادەی چکە میشکا بیفرۆشین تا چەند ڕۆشت ئەم بەهارە تا 45 چاو بیدایە 45 بوو 45,000 بەڵێ بەقە و یعنی لە گۆشت قیمەتەکەی زیاتر بووە ئارە وەڵا بەزی ترەوەی هەیە یعنی زۆر کەسیش ناتوانێت بیکڕێ بارە وەڵا وا بێت گەڵای 2000ەکەوێ وەڵای 2000 زیاترەکەوێ یعنی کیلوەیەک تۆ 45,000 ماقول نییە وەڵا ئەشیت ئەێ بەسەر خواسی خۆی لەسەر هەیە حەزی لێتی ئەرە وەڵا هەیە لە گرانیەکە هەیە بووە حەزی لێ بۆ من سەلامە بۆ نمونە هەڵوژە بیدایەت بە80 بوو تێگەی برادەرێکم داوای لێکردن بۆ نەخۆشیەویست ڕۆبعێکی داواکە بۆ مێنا هێنا ئەوە تەڵەبیا دێ داوایەکە لە کاتی گرانیەکەیە بەڵێ زۆر باشە دۆخی بازار چۆنە لەم بێ بازار و بێموچەیە خەڵکێکەیە بەنمونە مەصرفی کەم کردی بێتەوە پێشتر ئەگەر 2 کیلۆی کڕی بێسە بای 1000 کڕەیە پێشتر 2 کیلۆی کڕی بێسە نی کیلۆ ئەکڕەیە زۆر کەس زۆر یعنی لە سەیانەوەی یعنی ڕێژەی بازار وای لاتووە یەک کابراڵێ بای 500 قەزوانم بەرێ ینی کیلویەگەم بە 3000 بای 500 بێ دەستیش ناین لە ڕوویەوە فەرمیجان کیلۆی بە حوتە کشمیشیە دەستیش نانین لە ڕووی دانەیەگەڵێ ڕوبعێ بە چەنێ بۆ مناڵم بە 2000 ئەڵێ بای 1000ەیە مەجبورم بیەمێ هی نییە سوورە زانین ئێمە چووکە لە بازاڕەکەین بەنیەوە یعنی ئەزانین کە پارەی پێ نییە دەبێت دەستیش نەڵێ لە ڕوویەوە ئەم زروف و جیلەی ئێمە گرانیمان بینیوە گرانیە یان ئێستا خەڵک ئاگای لە خۆی نییە گرانیە یعنی ئەم سکەی پارەیە هەر قیمەتی نییە بە چاو سکەی نەوەکانەوە لە بە چاو سویستیەکەەوە من ڕۆژە بووە ئالێرەیان نەوەکان علاگەمە فرۆ ڕۆژی 5 دینارم پیاک 5 دینارەکە یعنی بەشی کۆڵشتیەکەت مەسەفی خۆشم خواردن لێ دەرەکە 5 دینارەکە مەسەفی شم لێ دەرەکەم بۆ ماڵەوە یارمەتی باوکمەیە بەس ئێستا ڕۆژی 25 پیاکە بۆ نمونە بەشی 2 علاگاکە یعنی چاو لەوە مەکە ئێسام جیلەکەێتم بازارۆ کە سابەتەکە ئەگە ڕۆژت 15 زای دەستکەوێت ئەیباتە ماڵ و مناڵ دەرخوادیا و هەڕواتەوە هەیە کاکە ئەو تا ڕۆژتارە ئەو چاخارانە پڕە کرێکارێ داماوە دانیشتوی ئیشی نییە یعنی وێرانە وەزاکە زۆر وێران جارێ حکمی ئەم معاشێ یعنی بڕۆ لە سایانەوەی لە سای هەشتای هەمووی معاشخۆرە ئەو کاتانی کە موچە دابەشەکرێ ڕاستەخۆ کارگەری لەسەر خەرەباڵغبوونی بازارە پێشەوەی موچەش دابشکرێ ڕۆژی 2 ڕۆژ پێشەوە یەکسە بازار جوڵی تەیەکە یعنی کابرا مەعاشی وەرنەگرتو یەکسە بازار جوڵی تەیەکە زۆر فەرقەکە برادرم یەکرێت ئالیا دوکانارە مانگی نازان 15 گەڵایە سوێنی خوا دۆڵە تا عەسر بایی 25,000 فرۆشتەوە 25,000ەکە چەند بەم بە شاگرد چەند بۆ کرێخان دوکاندان چەند بەرمەوە بۆ ماڵم ناو بەس کە لەگەڵ مەعاش درا 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشەوە یەکسە بازار فەرقەکە یعنی جوڵا کێتە ناو بازارەوە بێگومان دابشنەکردنی موچە و دواکەوتنی موچە ڕاستەخۆ کارگەری لەسەر هەر هەمومان هەیە ئەو کاتانی کە موچە دابشکرێ بازار جموجۆڵ و قەرەباڵقێکی زیاتر بۆ خێوا بینێ فرۆش زیادەکە ئەوانی کە کاسبکارەکەن قانجازی زیاترەکەن بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا چونکە کاتەکەی نادیارە ماگانە لە کاتخوای موچەکە دابش ناکرێ خەڵکانەکەن ئەو پارەی کە وەرێگرن بەشێکی زۆری ئێنەوە بە قەرزاری یاخود بە کرێخانووە یاخود بۆ مەسرافانەی کە ڕۆژانایکەن باسەکەی ئێمە ئەمڕۆ ئەوە بووکە لەم زروف و سەردەمەیە لەم کاتەیە کە دۆخی دارایی ناژێگیرە لەم کاتەیە کە موچە لە کاتخوا دابش ناکرێ ئێمە بێ دەست بە پارەوە بگرین بۆی کە ناچار نەبین لێمان ببڕێ و دواتر قەرز بکەین و تەکلیف لە خەڵکی بکەین ئەو بڕەپاری کە پێمانە ئەگەر کاسبکاری نەگەر موچە خۆرین بەپێی پێویست باشت بکڕین ئەگەر بسیمانە پێویست ناکە بچینە شوێنێکەوە خواردن بکڕین کە مەعیدەمان پڕە ئەگەر جلوبەرگەکەمان ڕێک و پێکە و زەڕوو نییە با جلوبەرێک نەکڕین بەپێی پێویستیە توانین دەست بە پارەکەەوە بگرین بۆی کە لێمان نەبڕێ بۆی کە قەرزار نەبین وەخوای گەورەش ئەو کەسانی خۆش ناوێت کە زیادەڕەویەکەن یاخۆت کە ئیسرافەکەن هەتاوەکو زیادە دەستمان پارەوە بێ لەم سەردەمە بۆ خۆمان باشتر ئەمە تەور و پرۆگرامی ئەمڕۆ بوو.